بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. لە بەرنامەکانی ڕابردوودا و توێژمان لەگەڵ چالاکانی خۆرهەڵاتی کوردستان کرد کە لە دەرەوەی وڵات تا چڕادەیەک تێکۆشانیان بووە و ئەو قۆناغی ئێستا دۆتە پێشێ داخوا دەتوانن چەندە کەڵکی لێوەربگرن. هەروەها لە فەڕەنسا حوتوی ڕابردوو کۆبوونەوەیەک و باشتر بڵێن سێمینارێک لە ئەنجومەنی نیشتیمانی فەڕەنسا پێکات کە تێدا کوردەکانیش تێدا بەشداریان کرد. سەبارەت بەم سێمینارە کە پێکێنانی چ بۆ مەبەستی چ بۆ و چی تێدا بەشدار بۆ لەگەڵ نوێنەری حیزبی دیموکراتی کوردستانی ئێران کانی جیهانگیری قسە دەکەین. کانی خانم زۆر سپاس دەکەین کە ئامادەبووی بۆ ئاموتی وێژە لە پێشتا ئەگەر بۆ بەشداران ئاماژە بکەیت کە ئەم سمینارە لەلایەن چێوە پێکات بوو لەلایەن کوردەکانەوە یا لەلایەن فەڕەنساویەکان؟ بەێ کەکسەلاهی ڕێزداز ئەرگەلێک سپاسیاوە دکم گەلێک سپاسیا کەنالاوە دکەمش بەوەی میوانداریە کوام ئیرۆ بکارن لە سەروی سیمینارە و چی بووە لە پاریسێ ژوەرە بە ئاخبم بەری حد شتێک ئەس خوازم ژوەرە بێژم و ئەو سیمینار ڕۆژە چارێ مەهامەی ڕۆژە دوشەمبیە لە پاریسێ هاتچێکردن لە هۆلا ڤیکتۆر هیگۆ و یەکێک ژە مەزنترین هۆلا ئەنجومەنە نیشتیمانیە فرانسەیە ji aliyê grûpekî bi navê Komîteyê Parlementêr ji bo Îranek Demokratîk CPID hatibû li derxistin. Kە ئاماژە دەکەیت بەو سمینارەی ئێرانەکانیش تیاندا بەشدار بوون، یعنی بێزگە لە کوردەکان فارسەکانیش یا ڕێکخراوەکانی سەرانسەری تێدا بەشدار بوون؟ بەێ مجاهدینە خەلک دەبردا بەشدار بوون و نەتەوێندن وەکی کورد بەلوچ عەرەب و هەروەها نوێنەری لۆرستانێژی دناواندا بەشدار بوون. باشە لەو سمیناردا ئێوە وەکو نوێنەری حیزبی دموکرات پەیامتان هەبوو، ئەگەر باس بکەیت کە لە پەیامەکەدا بە کورتی نیوەڕۆشی پەیامەکەتان چ بوو؟ بەێ ژبەری وی تشتێک و ئەس ژوەر بێژم ئەس دخوازم ژوەرە بێژم ناوێوی سیمینارێ لەسەر شەرت و مەرجێ ئاواکردنا کۆمارێک دموکراتیک لە ئیرانە پاشە ڕۆژێدا هاتبوو دارخستن وەکی مگۆ لەسەر ڕێیا CPD کۆمیتەیە پارلمانتەرێژ بۆ ئیرانێک دموکراتیک بە هاتبوو ئامادەکردن د پانەلی یەکیمیدا ئەستخوازم بەرێک وەز گوتنا خۆش وەربێژم کە پەیامامە چ بووە وەکی گەلێ کورد و وەکی حزب دموکراتە کوردستانە ئیرانێ ئەستخوازم ژوەرە بێژم و بەشا یەکمین جێگری وی کۆمیتەیە پەیامێک پێشکەش کرد و دناو پەیامە خۆدا بە ئاوایەکی پشتڕاستی و گوت و ئەم دخوازن ئیرانە داهاتوو ژە عالیە خەلکی وەرە خەلکیرە و نەتەوەیان وێرە بێتە هەلبژاتن و پشتی سەرۆکی vê کۆمیتێژی هەمان پەیامێک هەبوو و گرنگی دان و نابەر ڕژیمە نویا ئیرانێ ببە ڕژیمێک مۆنارشی ئاژی ڕژیمێک ئیسلامی. دوێ بەشێک و تەواو بوو بەشێکدن لە پانێلێدا ڤیددیۆیەک هات پێشکەشکردن و لەوێ ڤیددیۆیدا شەهیدên مجاهدینێک و لەبێ مەهێنداویدا هاتن ئەدامکردن پارڤەکردن لە بەشێکی دنێوی ڤیددیۆیدا شەهید و وەکیت بن شەهید و ئەو پێشمەرگەین و جانی خۆش دەستدان شەهید کەتن لە کەمپێن پارتیین دموکراتە کوردستانی ئیران و پارتیین دنێ ڕۆژهەڵاتی کوردستانی وێنێ و ناوێ وان هاتن پارڤەکردن و پشتی vê ڤیددیۆیê سەرۆکی vê کۆمیتێ داخوازیش خەلکی کرد و ڕابن سەر پێیەخوا لە ئەنجومەنا نیشتیمانی پارلمانتێر سەناتۆر و میوان دقەیەک بێدەنگی ئەم بێدەنگ ڕاوەستان لەسەر ڕێزگرتن ji بۆ جانێوان. پارلمانی فەڕەنسەدا بەگشتی سەناتۆر ئەندامی ئەنجومەنی نیشتیمانی فەڕەنسا هەنە کە بۆ مەسەلەی کورد تێبکۆشن؟ بەێ زێدەش پارلمانتێر و سەناتۆرên فرانسی هەنە لە پارتیên جودایên فرانسایê çi partiyên rast be partiyên çep be lê ez dikarim bêjim zêdetir ku li ser doza Kurda xebat dikin senatörên partiyên çepên Fransayê. وەک ئاماژەت پێکرد لەم سیمینارەدا مەرج و هەروەها شەرتەکانی کە حکوومەتی داهاتوو ئێرانێ پێک دێت کە لە ئیسلامی و نە پاشایەتێ ئایا لەلایەن بەشدارانەوە چۆن پێشوازی لێکرا هەموو لەسەرەوە ساغ بوون ینی کەسی کە لایەنگری پاشایەتی بەتێدا بەشداری نەکردن؟ نەخێ بەشداری نەکردبوون ئەو پەیامن بگشتی و هەموو وەکی دەبن کەسایەتین سیاسی پارلمانتێرین کو ئاخفتن لەسەر vêyekê سوور بوون کو ئەم دخوازن ئیرانە داهاتوو خەلکی وی هەلبژێرن
ئێرانێک دموکراتیک بە و هەموو نەتەوە بکارن بەهەورە بژین لە گوتنên خۆشیدا من گرنگیدا بوەیەکێک و ئەم وەک پارتیا دموکراتە کوردستانیا ئیرانێ و وەکێ خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانê me gelek nexweşî û wekî dibêjin êş û girî li destê hem rejîma monarşiya şayê berê û her wiha rejîma nihaya Îranê dîtiye gelê Kurd zehmetiyên pir kişandine û pir jî şehîdên wan hene li piştekî beşekî dinê gotinê xwe jî da min giringî da bi ser wêyekê ku çi tiştên ser kempên Rojhilatê Kurdistanê ew mûşekbaran û ew dronên ku êrişî xelkên sivîlên Rojhilatê Kurdistanê li kempên Partiyên Demokrata Kurdistana û partiyên dinê Rojhilatê Kurdistanê rûbirû dibin li başûrê Kurdistanê. هەر لە ساڵانی دوای شۆڕش ئەو کاتکە شورای بەرگری نیشتمانی پێکات بۆ حیزبی دموکراتیش دەوێدا یەکێک لە ئەندامەکان بوو ڕێکخراوی بەتایبەتی مجاهیدین کە بۆ خۆ دەزانی سەرچێ لە شورایەدا پشتیوانی لە خود مختاری کوردستانی کرد ئەوەندەی ئێوە قسەتان لەگەڵ بەشداران کردبێ ئایا ڕێکخراوی مجاهیدین ئێستاش هەر لەسەر و باوەڕن کە مافی نەتەوایەتی بە شێوەی فێدرالیزم بۆ کوردستانی ئێرانە دابین بکرێت؟ بەێ لە گوتنێ واندا لە ئەنجومەنە نیشتمانیە فرانسایê وان بە ئاوەیەکی ئەشکرە ئەو تشگوتن و هەروەها لەسەر گوتنی خۆراستن لە عالیەک دندا نوێنەرێن وەکێ بەلوچە عەرەبە و نوێنەرێن نەتەوەیەن دنجی و ئاخفتن ئەوانشی هەمان گوتن گوت و ئەم ناخوازن کو لەسەر ڕژیمێکی مۆناخشی ئاژی ڕژیمان هایە ئیسلامی بێ ئەوژی دخوازن کو ئیرانە داهات و خەلکی وی ئیرانێ هەلبژێرە و ئیرانێک دموکراتیک بە لەو ماوەیەدا کە ئێوە وەکو نوێنەری حیزبی دموکراتی کوشتنی خۆتان لە فەڕەنسەدا دەست پێ کردوت ئاوە یەکەم جارە سیمیناری وا پێک بێ یا پێشتریش پێکاتوە؟ Ez dikarim bêjim heya niha li Fransayê meydan pir vekiriye ji bo ku Kurd bikare bixebite. Lê bi taybetî ez dikarim bêjim ew yekemîn care ku li Encûmena Niştimaniya Fransayê sîmînarek wilo balkêj bêçekirin bi taybet li ser Rojhilatê Kurdistanê. Zêde cara li Sênaya Fransayê sîmînarê wilo tên çêkirin kesayetiyên pir binavûdeng û kesayetiyên siyasî Fransayî tên dawet kirin. Lê vê carê pir cuda bû ji ber ku ew qasî ez agadar bim yekemîn car bû li Encûmena Niştimaniya Fransayê gelê Kurd jî bikare biaxive û derbareyê Rojhilatê Kurdistanê biaxive. هەر سەبارەت بۆ هێرشانێک کە بۆ سەر هەرێمی کوردستان و بەتایبەت شوێنی نیشتەجێی ئاوارەکان و ئەو پێشمەرگانێک کە ئێستا لە باشووری کوردستان دەکرێت خۆپێشاندان و کۆبوونەوەی گەلێک پێکاتوو لە ماوەی ڕابردوودا لەگەڵ و چالاکانەی مافەکانی مرۆڤ کە تا ئێستا قسەمان کردووە خاڵی لاوازی لە تێکۆشەرانی کوردستانی ئێرانە لە ئەوروپادا باز دەکەن و باسی خاڵی زۆر بەهێزیشی دەکەن کە توانای ئەوە هەیە بە تایبەت ئەو وەچایی کە ئێستا لە ئەوروپادا لە دایک بۆ یا جوانە دەتوانن تێکۆشانی خوان پەرە پێ بدەن تێگەیشتنی تۆ یا ڕوانگەی تو سەبارەت بەم بابەتە چییە؟ ئایا پێ وایە زەمینە بۆ تێکۆشان ئێستا لە ئارادایە؟ بەێ کەک سالا توژێ دزانی نەها شەرشەری میدیاییە میدیا چەکێک پڕ بەهێزە ئەم وەکێک گەلێک کورد چاوا دەکارن وی چەکی بەکاربێنن ئاراسیژی وەژی گوت گەلک گەنج و جوانên مێن بەهێز هەنە لە ئەوروپایê çi lawên mên Rojhilatê be çi lawên dinê parçeyên dinê Kurdistanê be ez li vê bawerê de me heya niha ewa ku ji bo Rojavayê Kurdistanê hat kir باور ناکەم ئەو قاس ji bo Rojhilatê Kurdistanê hat vekirin lê ew qasî ez dibînim xwe pîşandan li hemû welatên Ewropayê û Amerîka û Kanada û Astralyayê hatine kirin ez destxweşî li wan dikim û ez hêvîdarim gencên mên Rojhilatê Kurdistanê û parçeyên dinên Kurdistanê bi zimanê biyanî vîdyoyan çê bikin Twîtteran parve bikin û derbarەya xelk û êş û azarê û menetên xelkê me biaxivin li ser sosyal medyayê ji ber ku sosyal medya çeka herî bihêz e ku niha em dikarin bikarbînin. فەڕەنسا لە ڕابردووشدا یارمەتی بە تایبەت مرۆڤایەتی یارمەتی دەرمانی زۆری خەباتی خەڵکی کوردستانی ئێرانی کردو بە گشتی ڕوانگەی تۆ سەبارەت بە خەڵکی فەڕەنسا بە گشتی حکوومەتی فەڕەنسا لە خۆناغی ئێستادا
ئایا خۆشببینن کە یارمەتی بە خەباتی خەڵکی بەگشتی ئێران و بە تایبەت خەڵکی کوردستان بکات؟ پارتیین چەپێن فرانسایê bi awayek eşkere piştgiriya xwe ji bo xelkê Îranê û neteweyên Îranê derdibirînin lê bi awayek resmî ji aliyê Fransê ve heya niha tiştek wilo nehatiye kirin lê ez xweşbînim ji ber ku Fransa hertim li mêjûyê jî da li dîrokê jî da hertim biryara rast daye ji ber wî yekê li encûmena niştimanî jî da li peyama xwe de من درخواستي لفرنسا اگر مگو ولديروكي دا سلمان ديك وحرتم جاليه باشي ديروكي دا بونا ام دخواسي لودكن كوفي جاريجي هم بشكيريا خلكي ما بكن و بشكيريا ايرانك ديمقراطيك بكن كاني زانجيري نونري حزب ديمقراطي كردستان ايران لا فرنسا قالك سباس دكم بو ام توجه قالك سباس درجك سلاحي هجا سباس دكم